مەسەلەی ئەوەی کەوا لە ماڵەوە بینم نەچینە دەرەوە زۆر ئاساییە قەیچەکە بە ماوەیەک بۆ خۆمان لە ماڵەوە بین ئەو ئیشانەیەکەوە پێویستە بیکەین لە ماڵەوە ئەمڕۆ دەرفەتە ئیشەکانی ماڵەوەمان جێبەجێکەی نووسینە ڕێخستنەوەی ماڵە هەموو شتێک بەو شێوەیە نامتوانین کەوا هەڵبنین بەم بەڵا گەورەیەوە هیوادارم کوردستان پارێزراوە. سڵاو، من لاڤە حوسێن خوێندکار لە بەشی هەندەسە. تکا لە هاوڵاتیان دەکەم ئەم ماوەی لە ماڵەکانیان بمێننەوە و بۆ کاری زۆر پێویست نەبێت نێنە دەرەوە. دەستەکانتان زوو بشۆن و پاک و خاوێنی ڕابگرن. داواکارم لە خودای گەورە ئینشاءڵڵا ئەم نەخۆشی کۆرۆنایە نەمێنێت و هیوای تەندروستی بۆ گشتلایەک. ڕجاوەری ناکەم فقط ئەی 20 ڕۆژە ئەی مانگە ڕعایەت بکەن مەچنە ناو خەڵەباڵغ مەچنە دەشت و دەر ڤایرۆسەکە خەتەرناکە دیری ڕوح درەوکەی لە سەرانسەر جەهان ئیوەش فقط ئەی مانگە ڕعایەت بکەن مانگ 4 دینن 5 دینن 6 دینن توێنین گەشت بکەن سەفرە بکەن بۆی دەشت و دەریشن نیش و دەڕیە و مینی فقط ئەی 20 ڕۆژە تاومەڵ بکەن مەچنە دەشت و دەر تا پلەی گەرما لە سی ڕای بوو ئەو ڤایرۆسە بەری لە ناوچوو و ئیوەش سڵامەت بوو کە ئومیدوارم لە قاپی خوددا تەمامە کوردایی لای بەڵای ڤایرۆسە دوور بوون وەکە شتتان سڵامەت بوو. برادان هونەرمەند حەسەن هەیەس. Ez rizgarim. Bo rizgar bûn ji vîrusê koronayê di li mal mînim û dernakevim. Tu jî li mal bimîne û dernekeve, bo rizgarbûn ji evê vîrusê.